سەرباری ئەوەی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی بە پێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان و هاوکات وەک مافێکی شارستانی و مرۆیی لە چوارچێوەی یاسا و دەستوری وڵاتاندا یەکێکە لە مافە بنەڕەتیەکان، بەڵام بە دەرنیە لە کێشە و ململانی گەورە. پێم وانییە مەسەلەی سەربەخۆیی هیچ نەتەوەیەک لە دنیاە پرۆژەیەک بێت با بڵین out of date بێت، یعنی تاریخی بەسەر چوو بێت یاخو مۆدی نەما بێت یاخو کاتی نەما بێت. ئێمە لە 90ەکانە شاهدی ئەو بووین یوگسلاڤیایەکی گەورە کە خۆی هەر فدراڵیش بوو لەوە پێش بە چ شێوەیەکی خوێناوی لەبەر یەک هەڵترازە 5 دەوڵەتی نەتەوەی تری لێکەوتەوە. ئایا هەنگاونان بۆ دروستکردنی دەوڵەت لەم سەردەمەدا هەنگاوێکی گونجاو نیە و بیرۆکەی سەدەی 19 و 20 و بەسەر چووە؟ ئایا هەمەڕەنگی و تێکەڵاوبوونی کولتورەکان و پرسی جیهانگیری ترسی دروست نەکردووە لە لێکترازان و جیابوونەوە؟ لە دنیا ئەمڕۆدا بە دوو شێوە دەوڵەت دروست دەکەی، یا بە قووەت تۆ خاکەکە ڕزگار دەکەی و هەیە پشتیوانیکی لایەنێکی نێودەوڵەتی لەگەڵ دەبێ و خاکەکەی خۆت دەپارێزی، یان لە ڕێی ڕێفراندۆمەوە. ڕێفراندۆم بڕیاری دیوەخان نییە، کۆمەڵێک ڕێسا و یاسا و پرنسیپی نێودەوڵەتی نێوخۆیی هەیە. سەرباری وێ ڕیفراندۆمەکەی 25 مانگی نوێی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بۆ سەربەخۆیی نەبوو، بەڵام لە مێژەوە خەمێکی هاوبەشی گەورە بۆ سەربەخۆیی بوونی هەیە و هیواخوازی و خەونێکی دێرینی کورد بووە. ئەوەی کە لە کوردستان ڕوویە فەشەلی ڕفراندۆم نییە وەکو خۆی بە بڕوای من، بەڵکو ئەوە تۆ لە چوارچێوەی دەوڵەتێکی دروستکراوە ئەژی کە خۆی لە ڕاستیە پرۆژەیەکی ئیمپریالیزمە لەوێ لە 1920ەکانە کە دروست کراوە و بەهۆی کوشتار و جێنۆساید و بە زۆر پێکەوە ژیان، نەک بەهۆی مەڵتیکولتور و ژیانێکی پێکەوە ژیانێکی ئاسایی و نۆرمال، بەڵکو تۆ بەلایەنی کەمەوە 89 ساڵ مێژوویەکی خوێناویت هەیە لە چوارچێوەی ئەو دەوڵەتەیە و ئەو ڕفراندۆمە مافێکی سەرەتایترین مافی خەڵکی کوردستان بوو. لەلای من چاودێران دەڵێن کە دەرفەتێکی زۆر بۆ کورد هاتۆتە پێشێ، بەڵام لە کاتی خۆیدانی توانیەوە سوودی لێوەربگرێت. لە دوای ڕووخانی سەددامە و دەرفەتە ڕەخسا و ڕەوشی خەباتی کورد بۆ لە دژی داعش و ئەو هەموو کۆمەک و پشتیوانی و متمانەیە هاوپەیمانان بەهێزی پێشمەرگە و کوردیان کرد. ئەمە زەمی ئەوەی دەردەخست کە بەرژەوەندی ئەمریکا و بەرژەوەندی کورد ڕۆژئاوا و کورد لەگەڵ لە شوێنێکا یەکیان گرتۆتەوە و دەکرێت لە داهاتوودا بەرەو دەوڵەت بڕوە. بەڵام جیاوازێکی گەورە هەیە لە نێوان وەهم و ڕاستیدا. ئایا دروستکردنی دەوڵەت وەهمە یان پێکەوە ژیان وەهمە؟ ناکرێتەوە ئەم خەونەت بمرێنی لەبەرەوەی وەهمێک هەیە کە ئێمە ئەتوانین پێکەوە بژین، وەهمێک هەیە کە کۆمەلگاکان هەر لە بنەڕەتەوە هۆمۆجینێس نین، ینی با بڵێن یەک ڕەنگە نین و ئەوە واقعە هیچ کۆمەلگایەک لە دنیای یەک ڕەنگە و یەک زمانە و یەک ئاین و یەک نەتەوە نییە، بەڵکو پێکهاتەیەکی گەورەیە. بەڵام بۆ پاراستنی ئەم پێکهاتە گەورانە چی ئەکرێت؟ کۆمەڵێک هۆکاری جیهانی و ناوچەوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێکڕا کاریگەریشی گەوریان هەبووە لە لێکترازان و دروستکردنی دەوڵەتەکان، بەڵام پڕ ململانی و کێشمەکێش بووە. ئەگەر ئێمە سەیری مێژوو بکەین بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە. قۆناغی یەکەمیان دەوڵەتی مۆدێلی ئەوروپایە کە دەوڵەتی ناسیۆنالیستی وەک بەرهەمی زوتنەوەی ڕزگاری خوازی و ناسیۆنالیستی دەرکەوت. مۆدێلی دووەمیان دوای هەڵۆشانەوەی ئیمپراتۆریای عوسمانی شەڕی یەکەمی جیهان و دوای هەڵۆشانەوەی دوای تێکشکانی نازیزم لە شەڕی دووەم و سێمیشی دوای هەڵۆشانەوەی بلۆکی سۆشیالیستی دروست بوو. ئازاری پێکەوە ژیان گەورەترە لە ئازاری جابوونەوە، مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. ئەوەی خۆرهەڵاتی ناوەڕاستە، ئەوەی شیعەگەرایی بەقوتە، سونەگەرایی بەقوتە، هەموو ئەو وڵاتانی کە ئێمە لە چوارچێوەیانە ئەژین، یا بەعسی فاشین یا دینی فاشین یا خودنەتەوەی فاشین، ئەمە شتێک نییە ئێمە دروستی بکەین وەکو کورد، ئەمە بوونی هەیە لە جەستەی هەموو کوردێکا کۆمەڵە برینی زۆر قوڵ هەیە، یا ئەوەی کەسی کوژراوە، کەسی لێ ئەعدام کراوە، یا خۆی تەواوی ژیانی کابوسێکی گەورە بووە لە چوارچێوەی ئەم ڕژێمانەیە. بەڵام ڕەفیق سابیر پێی وایە بەبێ دامەزراندنی دامەزراوەی دیموکراسی و پەرەپێدانی دادوەری و گەشەپێدانی مرۆیی، هەنگاوەکانی دروستکردنی دەوڵەت شکست دەهێنێت. کار بۆ دامەزراندنی دەوڵەت نەکراوە. ئەم دەسەڵاتە بە هەموو باوەڕێکەوە دەڵێم دەتوانێت دەسەڵاتێکی دەوڵەت کوژ بێ، نەک دەسەڵاتێک کە دەوڵەت دروستکە. بۆیە هەتا خەڵکی کوردستان لەم دەسەڵاتە ڕزگاری نەبێت، ئەو حکومەت هەڵنەوەشێتەوە، حکومەتێکی تر لەسەر پرینسیپی دیموکراتی دانەمەزرێ، دەبێت چاوەڕێی کارلەسات و شکست و سەرشۆڕی و تێکشکان و ئەش بەتاڵی تر بکەین.
دوا بە دوای لەشکرکێشی حەشدی شەعبی و سوپای عێراق و ئاوەربوونی زیاد لە 150,000 هاوڵاتی و تەنگەژەی لایەنە سیاسیەکانی کورد و هاوکات سەرکردنی ڕێفراندۆمەکە و واسهێنانی بەرزانی لە پۆستەکەی ئایا چارەنووسی ئابووری و سیاسی و حکومڕانی ئەم هەرێمە بەکوێ دەگات؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.